إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، ئەگەر بڕۆین تەماشای منهەجی پێغەمبەر بکەین صلى الله عليه وسلم لەگەڵ مناڵە هەر لە سەرەتاوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بە مختصری بە کورتی، لەبەر ئەوەی ئێمە بابەتەکانمان زۆرن حەز ناکەین تەفاسیل و درێژەی پێ بدەین، بەڵام بە کورتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر دڵخۆش ئەبوو بەبوونی مناڵ، زۆر دڵخۆش ئەبوو، تەنانەت مژدەی ئەدا و لە قورئانیشا ئەوە باس کراوە کە خوای تەعالا کاتێک مناڵ ئەبێ، ئیبراهیم مناڵێ بێ، زەکەریا مناڵێ بێ، بە مژدە باسیەکە، بە مژدە باسیەکە، بە بوشرا باسیەکە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا بووە ئەگەر مناڵ بوایە مژدەی ئەدا، و پاشان کە مناڵەکە ئەبوو بانگیەدا بەگوێیە بۆ ئەوەی یەکەم شتێک کە بیبیسێ بانگی خوا بێ و تەوحید و یەک خواناسی بێ. پاشان ئەگەر خورما هەبوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەیجای و پاشان مەڵاشووی مناڵەکەی پێ شیرینی ئەکرد و تەحنیک ئەکرد، و ئەوەش طبعا جگە لەوەی کە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم سود و قازانجێکی زۆری بۆ مناڵەکە تایە لەلایەنی تەندروستیەوە، و ناوی جوانیشی لێ ئەنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک مژدەی پێدرا کە فاتیمە مناڵی بووە، هات فەرمووی، طبعا دوای ئەوەی کە پیرۆزبایی لێکردن، فەرمووی ناوتان ناوە چی؟ کوڕەکەمتان ناوە چی؟ وتیان ناومان ناوە حرب، واتا جنگ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە حرب نییە، بەڵکو ئەمە حەسەنە، یعنی ناوی جوان. حەسەن واتا جوان و شیرین. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی خۆش نەبوو مناڵ لاو بندرێ بەناو ئاگر، بەناو جنگ، بەناو ئەو شتە ناخۆشانە، بەڵکو دائیمەن پێغەمبەر صلی الله عليه وسلم تەفاؤلی کرد و ناوی شیرین و جوان و معنادار و معنا جوانی بە مناڵەوە ئەنا. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو شکرانە بژێریەکی خوای تەعالا گوێزەبانەی بۆ مناڵ ئەکرد و حەیوانی سەر ئەبڕی لە ڕۆژی حەوتەما بۆ مناڵ، و خەتەنەشی ئەکرد ئەگەر کوڕ بوایە، و سەریشی ئەتاشی، و بە ئەندازە و سەنگی ئەو تووکەی کە لەسەری ئەبێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیوی کە پارەی ئەو کاتە زی و ئاڵتون بووە، زیوی ئەبەخشیەوە لە پێناوی خوای پەروەردگارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە بەزەیی بووە بۆ مناڵ. مناڵی ببینایە دەستی هێنایە سەریا، ماچی ئەکرد، گەمە و گاڵتەی لەگەڵا ئەکرد، دڵی ڕائەگرتن و ئەیگرتنە باوشەوە. و لە حەدیثا زۆر هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵەکانی خۆی و مناڵی مسلمانانی ئەگردە باوشت، و تەنانەت لە کاتی نوێژە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی نوێژە فەرزەکانیشە مناڵەکان ئەگەر بگریایەن وەزعیان لە دایکی تێک بدایە، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیبردن بۆ لای خۆی و ئەیگرتنە باوشەوە، لە کاتی نوێژەکانە ئەیگرتنە باوشەوە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیبراهیمی کوڕی ئەگردە باوش و ماچی ئەکرد و بۆنی ئەکرد. ڕۆژێکیان ئەقرعی کوڕی حابس هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بینی حەسەنی کوڕی عەلی و کوڕی فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێت و ئەڕاتە سەرشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و پێغەمبەری خوا ماچی ئەکرد و ئەیگردە باوشەوە. ئەویش وتی ئەی پێغەمبەری خوا، ئێوە ئاوا ئەکەن لەگەڵ مناڵە؟
فرمي بو ايوه چیەکەن وتی ئەی پێغەمبەری خوا من دەم مناڵم هەیە بە حەیاتی ماچیانم نەکردووە وەقەت نەیانم بردووەتە باوش و کاتێ من ئەچمەوە بۆ ماڵ یەکێکیان ناوێرن نزیکم ببنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چی بکەم لەگەڵ کەسێکە کە خوا ڕەحم و بەزەیی لەناو دڵی دەرکردووە من لا يرحم لا يرحم فەرمووی هەر کەسێک بەزەیی نەبێ خوای گەورەش بەزەیی پیا نایەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەسەن و حوسەینی ئەگرت بەدەستی مبارەکی ئەیانی گرد و ئەوانیش بە پێکانیان بە پێبچکەکانیان بەسەر پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەڵەگژان و تا ئەچوونە باوشی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت خۆشەویستەکانم ڕۆژێک لە وتاری جمعە لە کاتی وتاری جمعەیە کە یەکێکە لە پیرۆزترین دروشمەکانی ئیسلام و گەورەترین دروشمەکانی ئیسلام حەسەن یان حوسەین لە دوورەوە هاتن ڕێیانە کرد و ئەرمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبان منبەرەکە خوتبەی جمعەی بڕی لەبان منبەرەکە دابەزی و گردیە باوشەوە و هێنایە سەر منبەرەکە و فەرمووی بەڕاستی مناڵ ئینسان تووشی فیتنە ئەکا واللهی کە دیم ڕێیە کرد و ئەڕما خۆمم پێ نەگیرا لە منبەرەکە دابەزیم وتارەکەم بڕی و لە منبەرەکە دابەزیم ئەمە فێرکردنە ئێمە فێرەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا مناڵ منعی ئینسان ناکات لە نوێژ وقەدەغەی ئینسان ناکات عیبادەتەکان پەرستشەکان وا ناکەن کە ئێمە بەرامبەر بە مناڵ توند و تیژ بین هەنێ کەسێ ئەگەر مناڵ باتە بەردەم نوێژەکەیە لەوانەیە دوای ئەوە عقوبە و سزایەکی زۆری بدا یا ئەگەر مناڵ بە بەردەم نوێژە یا بەولایە یان لە کاتی نوێژە ئەگەر هەرایەک دروستکەن ئەم زۆر خراپتر ڕابێ بەڕاستی ئەوە پێچەوانەی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە نوێژێکی فەرزا چووە سوژدەیە سەحابەیەک ئەفەرمێن سوژدەکە زۆر درێژ بووەوە خۆمم پێ نەگیرا سرم بەرز کردەوەتم نەوەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی بەسەر هاتە بێ ئەصحاب ئاوا بوون ئەوەنە پێغەمبەریان خۆشەویست دڵیان حتا نەیتوانیوە تەحمل بکا سەری لە سوژدەکە بەرز کردوێتەوە تەماشای کردووە یەکێک لە مناڵەکان بەسەر پشتی پێغەمبەری خواوەن صلی الله عليه وسلم ئەفەرمێ سرم داگرتەوە چوومە سوژدەیە و پاش نوێژەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێبوردنی لە مسلمانان کرد فەرمووی ئەوە بۆیە سوژدەکەم ئەوەنە درێژ بووە ئەو سوژدەیەم ئەوەنە درێژ کردەوە چونکە حەسەن یان حوسەین هاتنە سەر شانم حەزم نەکرد بێتاقەتیان کەم ولایان بم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا لەگەڵ مناڵەکانیە تەعامل و هەڵس و کەوتی کردووە لەلایەنی پەروەردەشەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانترین منهج و پرۆگراممان بۆ دائنا بۆ هەڵس و کەوت بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان ئەفەرمێ ئەکریموا ئەولادەکم و ئەحسینوا ئەدەبەهم ئەفەرمێ ڕێز لە مناڵەکانتان بگرن بەڵام با ڕێزەکە و بەزەیی و عەتف و سۆزەکەتان وا نەکا پەروەردەیان نەکەن و ئەدەبیان نەدەن بەڵکو ئەدەبیشیان بدەن ئینسان ئەبێ هاوسەنگیەک دروستکا لە بەینی خۆشەویستی و سۆز و بەزەییت بەرامبەر بە مناڵ لەگەڵ ئەدەبە یعنی مناڵ ئەبێ ئەدەب بدرێ بەڵام بێ ئەوەی زیادە ڕەوی بکەی بێ ئەوەی لە سۆز و لە عەتف و لە بەزەییت کەمەوە بێتەوە ئەبێ هاوسەنگی دروستکەی لەگەڵ سۆز و یعنی ئەدەبدانەکەش بە سۆز و بەزەییەوە بێ کە ئەو مناڵە هەست کە تۆ خێری ئەوت ئەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەند بوارێکە فێرمان ئەکا مناڵەکانمان پەروەردە بکەین پەروەردەیەکی عەقیدی و بیر و باوەڕی پەروەردەیەکی عیبادەتی لەلایەنی پەرستش و عیبادەتەکانەوە پەروەردەیەکی ئەخلاقی و سلوکی یعنی لە بواری ڕەوشتە پەروەردەیەکی عاتیفی و سۆز یعنی لە بواری عاتیفە و سۆزە ئێمە نابێ هیچ کەم تەرخەمیە بکەین لە پەروەردەکردنی مناڵەکانمان پەروەردەکردن لە بواری جەستەیی و وەرزشیە و هەروەها پەروەردەکردنی تەندروستیش یعنی ئەم بوارانە هەموو بوارەکانی ژیان ئەگرێتەوە ئینسان هەروەها پەروەردەکردنی لایەنی کۆمەڵایەتیش ئەمانە هەمووی ضرورن کە ماڵ و مناڵمانی یا مناڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین لە بواری عەقیدیە خۆشەویستەکانم لە بواری بیر و باوەڕە ئەگەر تەماشا بکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ابن عباسی
ئامۆزای کە مناڵێک بووە غولامێک بووە ئەی خاتە سەر وڵاخەکەی کە سوار ئەبێ ئەو شەخاتە پشتی و دەسەکا بە نەسیحەت و ئامۆژگاری پێ ئەڵێ کە ئەبێ ئینسان بەس پشت بەخوای گەورە بۆسێ و لە هەموو کاتێکە نابێ خوای لەبیر بچێ ئەگەر ئینسان پارێزگاری لە نافەرمانەکانی خوای گەورە بکە خوای گەورە ئەی پارێزێ و ئەگەر داوا بکات تەنها ئەبێ لە خوای گەورە داوا بکە و ئەگەر پشت ببەسێ تەنها ئەبێ بە خوای گەورە پشت ببەسێ یعنی لە ماوەیەکی کەمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرکانەکان و بنەماکانی عەقیدە و بیر و باوەڕ فێری ئیبن عەباسەکە ڕۆژێکیان جاریەیەک دێننە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیانەوێ ئازادی کەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری وانەیەکی عەقیدیەکە پێ ئەڵێ کچم خوا لەکوێیە ئەویش دەست بەرزەکاتەوە بۆ ئاسمان و ئەڵێ خوا لە ئاسمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئازادی کە ئەمە ئیماندارە و ڕۆژێکیان فەزڵی کوڕی عەباس مناڵ ئەبێ و دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشاکە موریە کراوەتە ملی ئەمەی وا خەڵای خۆمان ئەیکاتە ملی بۆ چاوەزار و ئەو شتانە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم ئەیکا پیا و ئەی بڕێ و پێی ئەڵێ ئەمە کاری جاهلین نەفامیە لە ئیسلام ئەم شتانە نییە ئەمە تەبەڕکە و ئەمە نازانم چییە و ئەم شتانە بکەیتە ملی مناڵ شتیوان نییە بەڵکو ئەوەی کە ئیسلام فێرمانەکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵەکانی خۆی فێرە کرد بۆ ئەوەی بیان پارێزێ لە چاو ئەی فەرموو پەنا ئەگرمە خوای تەعالا وعیذکما بحەسەن و حوسێن ئەی فەرموو بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة پنا ئەگرم بە وشە گەورەکانی خوای گەورەکە لە قورئانایە پناتان ئەگرم بەو وشانە لە هەموو چاوێکی پیس لە هەموو بڕندەیەک یان لە هەموو دابەیەک کە زەرەر بە ئێوە بگەیەنێ یعنی ئەوە شێوازی ڕوقیەکردنە تو حتى سورة فاتحة سورة قل هو الله أحد سورة قل أعوذ برب الفلق سورة قل أعوذ برب الناس أمانة بخيري تمنالا ناك بروي موريك كي تقياو تشاوب كي تقياو يعني أويك لنا وخلقه هي ساحتها تنان ناس سيارك رويت ناس سيارك رويت تماشا كي تاكا كلاشيكي كردو تقي آوينك يالي تشي الله ما تشاوزارة أمانة هيتشي دروستية لإسلام أما مخالفة عقيدة مخالفة بيروبا ورا بل كتو بآيات قرآن وشكاني خواي تعالى خوتو مالو منالت أباريزي أما لبواري عقيدة لبواري عبادتها بيغمر صلى الله عليه وسلم فرمي من على كان تنفيري نيوش بكن تا حوت صالان ولا حوت صالان و تلك دام مزران اگر بردوام نبون لسري لدى صالان ليش ياندن واتا أدبش يان بدن بو أوي فير ببن توزيك زبري بكار بيرا بو أوي من على كت فيري نيوش بي يعني بيغمر صلى الله عليه وسلم من على كان إهنا بو مزقود واي ناكر من الله مزقود بترسي يسا امرو اما منال من لمزقود اترسي چونك تحمل ناكين تو رأي بين جانيان منال ابي فير بكري نقدر بكري منال ابي لمزقوتا فير بكري نك لمزقود در بكري اما دوشتي زور جي اوازن خوش ويسكانم منال اگر هاري بكا اگر دن برس كاتوا اگر رابكا ابي اما فير يان بكين نوك تو ربي بينو دريان كين اترها تامانين هو مزقود لكاتي رمزانانا صحابة كان من على كان هنا بو مزقود لكاتي غيري نيجا كان يشابو اوي مشغول يعني كان لا خوري توبيان بيان دروسا كردو ياريان اكرد لبر اوي مشغول ببن نرونوا يعني فيري روجو قرتن ببن داواي خواردن نكن بقدري اوي كوا توانايان هبي لسري يعني راهينان يان لسر روجو قرتن وهروها لناو بيشينانا باو بو كبيان يسا خير يبكن جاري وابو شتێکیان شەدا بەدەستی مناڵەکانیانەوە کە ئەوانیش خێر بکەن بۆ نمونە تۆ کە خۆت ئەتەوێ 1000 دینار بخەیتە سنووقی مزگەوتەوە بۆ نمونە با ڕبعێکیش بەی بەدەستی مناڵەکەتەوە بێژی تۆش بیخەناوە تا فێر ببێ فێری خێرکردن ببێ حەقە مناڵەکانمان فێر بکەین هەر پارەیان پێ نەدەین بەس بۆ دوکان فێریان بکەین پارەشیان پێ بدەین بۆ خێرکردن هیچ نەبێ هەفتەی جارێ با فێری خێرکردن ببن فێری یارمەتیدان ببن خواردنیان پێ بدەن وەکو کاساوسێ بیبن بۆ ماڵی دراوسەکان با فێری خێرکردن ببن ئەمە زۆر زۆر ضرورە لە بواری ئەخلاقیەوە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان حەسەن یان حوسەین والله أعلم حوسەینە زیاتر لەگەڵ پێغەمبەر ئەبێ صلی الله عليه وسلم ئەڕۆنە سەر ئەو خورمایەی کە کۆکراوەتەوە بە سەرفترە ئەویش یەکێک هەڵەگرێ و ئەیخاتە دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەمی دەرەکا و پێی ئەڵێ ئەمە پارەی زەکاتە ماڵی زەکاتە کوڕم نابێ ئەمە هی زەکاتە حەڵال نییە تۆ بخەیتە دەمت يعني ئاوا فێریانەکە يعني فێریەکە حەڵال چییە حرام چییە فێریەکە ئەدەبی چۆن بێ لەگەڵ پارەی مسلمانانە لەگەڵ پارەی گشتیە لەگەڵ ئینسان ئەبێ ئاوا مناڵەکانی فێرکە نەوە گوێی نەداتێ بڵێ خورمایە چییە خۆی لە خورمایەکەوە دوای فێرە بێ یەک بیرە نەوتش ئەدزێ هە لە خورمایەکەوە دەستی پێ کردو جاران لە خورمایەکەوە دیارە باوکیان دایکی دەنگی نەکردو دوای بیرە نەوتێکیشە دزێ ئەعتیادیە لە لایکە گەورە بێ هەروەها فێرکردنی درۆ ئەچێتە ماڵی سەحابەیەک لە ئەسحابەکانی دانشێ ژنی سەحابەکە بانگی مناڵەکەیەکە ئەڵێ بێ خورمات دەمێ کاتێ دێ مناڵەکەی ئەگرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچت ها پێ بیدەی پێ ئەوەی پێغەمبەری خوا ئەو خورمایەم داناوە بیدەم پێی ئەفەرمێ ئەگەر هیچت پێ نەبووایە درۆت لەگەڵا بکردایە لە لای خوا بە درۆیەک بۆ تەژمێررێ نابێ مناڵ بانگ بکەی بیخەڵەتێنی بڵێ بێ پارە بدەمێ و دوای هیچی نەدەیتێ بێ شیرینی بدەم پێ و دوای هیچی نەدەیتێ چونکە ئەو مناڵەش فێرە بێ لە باوکیەوە یان لە دایکیەوە کە ئەو سەرمەشقی ئەو مناڵانەیە فێری درۆ دەلەسە ئەبێ هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژی ئەچێ بۆ ماڵی فاتیمەی کچی لەگەڵ عەلیە کە دانیشتون ئەمیش ئەچێ بۆ لایەن شەوان زۆر جار سەریان لێدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانم کێشەیان نییە بزانم مشکیلەیان نییە ئەچێ بۆ لایەن فاتیمە دەسەکا بە گریان و ئەڵێی پێغەمبەری خوا باوەگیان من ماندوو بووم هیلاک بووم ئەوەنە ئیشی ماڵم کردووە ماندوو بووم بزانم لەگەڵ ئەو خێرەیە کە ئەکرێ ئەو پارۆمارە کە دێت بەشک و خزمەتکارێکیش بۆ من بگری پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ بەسەر چاو کچە جوانەکەم من ڕئیسی ئەم وڵاتەم و پێویستە تۆش کە شازادەیت و کچی ئەم ڕئیسی ئەم وڵاتەی پێویستە ئاوا قەسرت هەبێ پێویستە ئاوا خزمەتکارت هەبێ ئەوەنە حیمایە لەگەڵ تا بێ ئەوەنە وەنەوشەوە دواتەوە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ بەڵکو ئەفەرمێ ئایا شتێکتان پێ نەڵێم زۆر لەوە باشتر بێ یعنی لە خزمەتکار باشتر بێ وتیان چییە فەرمووی کاتێک ئەچنە سەر جێگا 33 جار بڵێن سبحان الله 33 جار بڵێن الحمد لله 34 جار بڵێن الله أكبر وبڕێ فێری زکریانەکە و بەو زکرانەوە بۆ خۆتان بخەون یعنی لە جیاتی ئەوەی کەوات تۆ تەماحی ماڵی مسلمانان بکەی بۆ خۆت بەکاری بێنی بەڵکو زکری خوا بکە و زکری خوایش ئەلا بذکر الله تطمئن القلوب بەڕاستی ئەگەر ئینسان لە دنیایە کە مکورتیەکیش هەبێ بە زکری خوا دڵی دڵنیا ئەبێ و ئەو کاتە ئەزانێت دنیا جێگەی ئەوە نییە بەڕاستی ئینسان ماڵی خەڵکی تر داگیر بکە لە بواری جەستەیی و وەرزشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ئەفەرمێ مناڵەکانتان فێری مەلەوانی بکەن مناڵەکانتان فێری ئەسپ سواری بکەن مناڵەکانتان فێری نیشان شکاندن بکەن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک لە ئێوە ئەگەر مناڵی هەیە با خۆی وەکو مناڵ پێ بکا لەگەڵیانە یعنی زۆر احتیاجیە مناڵەکەت بۆیتە ئەو دەشتە لەگەڵیا تۆ پێم بکەی زۆر احتیاجیە مناڵەکەت فێری سایقی بکەی لە شوێنێکی چۆڵە ئەمانە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئاساییە لەگەڵ مناڵەکان تا هەفتەی جارێ بچیت بۆ مەلوانگە و لەوێ لە مەزبەحەکە مەلەوانی بکەن یعنی ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە عیب نییە عیب ئەوەیە مناڵەکەت بەرەڵاکەی هەر ئەچێ بۆ مەلەوانی هەر ئەچێ بۆ تۆپێن بەس بەرەڵایکەی خەڵکی تر ببێتە مامۆسای تۆ دوور بگری نەویتە هاوڕێی خەڵکی تر ئەبێ بە هاوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خۆتان وەکو مناڵەکانتان پێ بکەن یعنی ببن بە هاوڕێی مناڵەکانتان و ئیتر خۆ دیاریشە نمونەمان زۆرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن خۆی و مناڵەکە جاری وا هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵی مسلمانانی کۆ کردوتەوە بۆ ئەوەی دەرس بە سەحابەکانی بە فەرموویەتی دەی بڕۆنە ئەولا هەمووتان ڕۆشنەتە ئەولا فەرموویەتی ڕابکەن کێ زوود گەیە من و دەسیدا لە من ئەوەی پێدەم یعنی هەدیەیەکی پێدەم دیارەیەکی پێدەم ئەتر مناڵەکان ڕایان کردو ڕۆشنەتە ئەولا و پاشان بەڕاکردن هەمویان هاتوون و باوشیان بە پێغەمبەرا کردو یەکێ چۆتە سەر شانی و یەکێ ماچی کردو یەکی دەستی گردو يعني أما سنتي في غمر صلى الله عليه وسلم أمشتانا ضرورة إيمي مسلمان
هەمان بێ لەگەڵ ماڵ و مناڵی خۆمانە لە بواری صحیە لە بواری تەندروستیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانە کاکەوە نینۆک بگرین بۆ نمونە یعنی کە تۆ لەوانەیە بە بەسیتی بزانی بە کەمی بزانی مناڵەکەت لە ماڵەوە سەیرەکەی نینۆکێکی درێژ کردووە تەماشاکە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێر دەکات کە ئەو نینۆکە جێی هەموو نەخۆشی و میکرۆ و پیسەکانە هەفتەی جارێ نینۆکەکانت بگرێت چەند خۆشە تۆی باوک هەفتانە تەماشاکە بزان مناڵەکان کامیان نینۆکیان درێژە ژنەکەت ضرورە ئەخرەوان نازانن ئەوان تەقلیدی ئەوروپا و غەرب و میسی و نازام ڕۆناڵدۆ و ئەمانە بوونەتە سەر مەشقی مناڵەکانمان چونکە ئێمە خۆشمان هانیان نادەین لەسەر ئەو شتانە بەڕاستی قژی ئەبێ وەکو قژی فڵان بێ و ئەبێ نینۆکی وەکو نینۆکی فڵان بێ و ئیتر خۆ کەسی ئیسلامی لەبیر نەماوە تۆش سەبەبی تۆی باوک سەبەبی چونکە تۆ فێریان ناکەی لە ماڵەوە ئەگەر تەماشای تەلەڤیزۆنەکەت بکە بڕۆ تەماشاکە بزانم چێت کردوتە قودۆی مناڵەکانت بڕۆ تەماشاکە هەر بەردەوام ئێمە بۆڵەمان دێ وەڵا چاک نەماوە لەم وڵاتە درۆیە گەشتی درۆکە وەڵاهی وانییە وەڵاهی چاک ماوە وەڵاهی پیاوی باش ماوە بەس تۆ نایبینی تۆ وات پێ هاتووە یعنی وات پێ هاتووە شتەکانت لێت یەکەڵ بووە شتەکانی خۆتت لێت یەکەڵ کردو یعنی وات کردووە لە خۆت و ماڵ و مناڵت ئەوەنە بۆڵە ئەەکەی هەر چاک نەماوە خۆتیش طبعا بەشێکی لەوەیکەوە دائما لە هەموو شتێکە خراپەکارەکان هەڵەبژێری ئیتروات پێ هاتووە چاکتت چاکە لە بەرچاو دیار نییە بەڵام چاک هەیە پیاوی باش هەیە خەڵکی چاک هەیە تۆ بڕۆ دەتوانیت تەلەڤیزۆنەکەت بخەیتە سەر بڕێ قەناتی باش ماڵ و مناڵت پەروەردەیەکی باش بکە بەڕاستی سیواکردن یعنی دیان شۆردن بە فڵچە و هەروەها بە سیواک ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵ پێش ئەوەی نان بخوات دەست بشۆرێ دوای ئەوەی نان خوات دەست بشۆرێ کاتی ئاوە خواتۆ بە سێ جار بیخواتۆ نەفەس هەناسەکەی نەڕاتە ناو گڵاسەکە کاتی ئاوە خوا بە پێوە ئاو نەخوا ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی نان ئەخوا هەڵپ نەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵێ دانیشت لە بەردەمیان لەناو سینیەکە لەگەڵ پێغەمبەر چەند خۆشە پێغەمبەر لەگەڵ مناڵێکە نان ئەخوا تەماشای کە ئەم مناڵەت دەسەوە بۆ هەموو لایەک و بسمیلای نەکرد و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی کوڕە شیرینەکەم کاتێ نان ئەخۆی پێشا بڵێ بسم الله پاشان بەدەستی ڕاست نان بخۆ پاشان لە بەردەمی خۆتۆ نان بخۆ ئیتر ئەم مناڵە لە بیری ناچێت دوای 100 ساڵ ئەم حەدیسە هەر باسەکرێ ئیسا 1400 ساڵ تێپەر بووە ئەو مناڵە ئەو حەدیسەی گێڕاوەتەوە خۆی بۆتە پیاوێک تەطبیقی کردووە هەتا ئەمڕۆ گاتە ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا مناڵی فێرە کرد ئاوا دەستی پیانۆ ئەگرت شەو نەخۆنی یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرمووت دوای عیشا ضرور نابێت مناڵ بۆ نەخەوێ بۆ دانشێ تا 2 شەو 3 شەو سەیری تۆپتۆپێن بکە هەر خەریکی فەیسبوک بێ و ئەم هینەکە و ئەم پەیجەکە و ئەو پەیجەکە و ئەم قەناتی یوتیوبەکە ئەو قەناتەکە یعنی مناڵە ناڕۆنت بیری لێ بکەڕە بزان سەریان لەکوێوە دەرەچێ یعنی بەڕاستی زۆر مهمە پەروەردەی ماڵ و مناڵمان بکەین لەسەر زوو خەوتن و لەسەر زوو هەڵسیان يعني ئەمە زۆر ضرورە بەڕاستی بەرەکەت تا لە بەیانیانە بەڵام مناڵی ئێمە لە سعات 11 و 12 لەسن لەخەو شەوە تاوەکو 12 و 1 ناخەون کورە زیاتریش بگرە حتى ئەو کاتە ناخەون کە نزیکی نوێژ بەیانیە بێتەوە کە نوێژ بەیانی خەریکە نیم سەعاتی ئەمێنە گشتی وەک مردیەدا لە ئەخەوێت و نوێژی بەیانیانیان ئەڕۆ و ئیتر لەم بارەوە شتمان زۆرە بەڵام ئەمە هەندێک بۆ لەوانەی کەوا ضرورن پێویستن ئێمە بین خۆمانە بۆ خۆمان و ماڵ و مناڵمان یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی شیفای ئەو نەخۆشانە بدەی کە داوای دوعای خێریان لێکردین یا ڕەبی شیفایان بدەی یا ئیلاهە العالەمین یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا کێشەیەکیان هەیە گیراویان هەیە خوایە دەربازی بکەی یا ڕەبی خوایە ئەوەی کێشەیەکی هەیە بۆی چارەسەری بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردی هەموو لایەکمان بکەی یا ڕەبی کوردستانمان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری لە تەفریقە و دووبەرەکی بە دوورمان بگری یا ڕەبی خوایە بەرەکەتی خۆتمان بەسەرا بڕێژی یا ڕەبی قات و قڕیمان لەسەر هەڵبگری آمين آمين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش يسكانم هروها لبواري عاطفي سوزداري بزي الرحمة في غمر صلى الله عليه وسلم نمونو قمي سوزداري بوا في غمر صلى الله عليه وسلم خوش يسكانم يك حديث يكتان بو أجرموا لو باريو حديثك طبعا إمام مسلم أي جريتوا أفرمي كاتيك إبراهيمي كري في غمر صلى الله عليه وسلم وفاتي كرت في غمر صلى الله عليه وسلم
هاتا سر جنازكي وهل يقردوا فرمي يا إبراهيم، فرمي إبراهيم كرم لولا أنه أمر حق ووعد صدق ويوم جامع، أجر وعدي حقي قيامت نبوة كيعني بقرينو همو من زيندو أبينو بقرينو بلا إخوة، أجر أو وعد راستي إخوة تعالى نبوة، أجر روجي كوبنو قيامت نبوة، لولا أنه أجل محدود ووقت صادق، أجر أو إيمان مع النبوة كأجل هريك أجلي خوي هي أبيب أجلي خوي برواته ووعدك راستقينيش لله خوي تعالى بأو أجلك هيتي وأو قرانا وشك همانا للروجي قيامتها ممان يكتري أبينينوا أجر أمن نبوة كر شرينكم لحزنا عليك حزنا أشد من هذا، أجينا أجر ونبوة زور بود غنبار أبوين، زور لمزياتر بود بطاقة أبوين، وإنا بك يا إبراهيم لمحزونون، إما بوتو إبراهيم بالغنبار تدمع العين، والله في المسك بتشامنا ديت أخواروا ويحزن القلب والضلج غنبار أبي بومردوكي، ولا نقول ما يسخط الرب وقسيك ناكين كخوامان لبرنجي. زور مهم خوش يسكانم، زور مهم مكاتي كسك من أمري كاتيك يكيك لإيما كسيكي أمري زور مهمة أم حديثي بير كويتوا، زور آسائية خوش يسكانم بقري، زور آسائية خوش يسكانم دلد غنبار بي، زور آسائية بلام زور خطر قيجو قاش بكي، زور خطر يقي خود بدري، زور خطر بيت سر خوتا وقجي خود برني براكام. أما دليلك كتو باورد بقيامت ضعيفة، باورد بونيك الروجة أم كسأديني توا، زور خطر إنساني مسلمان لو كاتا نقصيك بكا خوال خوي تور بكا. پیغمبر صلى الله عليه وسلم بوشي وازا مردو كاني خوا حافظي لمنا لكان يكرد وأي فرمو لا تدرجوه في أكفانه حتى أنظر إليه، فرموي كاتيا شورتانوا ميخنا مي بيتشنوا بكفنكي حتى نيم تماشاي بكم. باشان پیغمبر صلى الله عليه وسلم أتشو السري چوە سەر ئیبراهیمی کوڕی ئێشتان کفن نەکرابوو باوشی پیا کرد و بەسەریشیا گریا و فرمێسکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆتاشت بوو بەسەر لاشەی ئیبراهیمی کوڕێ. ئاوا پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمانەکە غەم و پەلارەکانمان بەو شێوە دەربڕین، سۆز و عاتیفەکانمان بە شێوەیەک دەربڕین کە خوا ڕازی بێن نەک خوا لە خۆمان بڕەنجێنین.